ويكرو زردي مدينة وروسيا هي مكة خوم دركرا ودار بدر يا رب دخيلي عفتهم ويكرو زردي مدينة وروسيا هي مكة خوم دركرا ودار بدر يا رب دخيلي عفتهم دفتري أعمالي من بقاتليك رحمته كي بصد زمزم سياهي نقطيك لدى الشوق أعمالي من بقاتليك رحمتك كي بصد زمزم سياهي نقطيك لدى الشوق كعبة إشراقي وكو خرشيد من شاوم زعيم لمبوا روشن كبعدي قربه قربي بعد إشراقي وكو خرشيد من شاوم زعيم لمبوا روشن كبعدي قربي بعد وجواري حق لهرجة صدق نية كافية من لبيت الله إن شاء الله بإذن الله دروم ويكرو زردي مدينة وروسيا هي مكة خوم دركرا ودار بدر يا رب إني عافتهم لمحرم دانوا هاوي حماماتي حرم من كبازي دي دبازناك شواري داستمون لمحرم دانا وآبي حماماتي حرام من كبازي دي دبازن ناك شواري داستمون تبكي وكرامي وكساني يسيب الشكاو بطواف ساعي وعمره هرب خوم وهرب خوم تبكي وكراوي وكساني يسيب الشكاو بتوافو ساعي وعمره هرب خوم وهرب خوم من لوانا نجيك وأهلي وسيلة ومسألة عاملون جار ومعزول أربلين هربين أبوهم ويكرو زردي مدينة وروسيا هي مكة خوم دركرا ودار بدر يا رب دخيلي عافتهم خوفي من ليلة برزوني قناياك بصاك قرشي عاصي ومذنب أما مقر بيدرهم ليرة لبرزوري قناها ياك بصاك قرشي عاصي ومذنب أما مقر بيدرهم شاد ماني بوفايا يا ريتيري وما استيا يا
مدانالي لأنباري جراي صالحان قرشي ببيا خوشتشيني داني خرماني روم ويكرو زردي مدينة روسيا هي مكة خوم دكراو دار بدريا راب دخيلي عافيتهم ويكرو زردي مدينة وروسيا هي مكة خوم دكراو دار بدريا راب دخيلي عافيتهم. بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی عزیز و خۆشەویست سڵاوی خوای گەورەتان لێبێ. درود و سڵاوات و میهرەبانی خوانێرین بۆ گیانی پاکی ئەو پێغەمبەرە ئازیزە خۆشەویستەی کەنالی پەروانە ئاسا لە دەوری شەمعی خۆی و ئاینەکەی لەم قەسیدە بەناوبانگە جوانەی خۆیدا بە دەوریا ئەسوڕێتەوە و دەیەوێ خۆی بکاتە پەروانەیەکی زۆر عاشق و زۆر دڵسۆزی ئەو پێغەمبەرە صلی الله علیه وسلم. ئەمجارە بەرنامەی خەڵوەت لە نێو بۆن و بەرامەی دنیا جوانەکەی شعری کلاسیکی کوردی لە نەعت و پیا خوێندنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و سوڕانەوە بە دەوری عیرفان و خواناسیەکی ڕاست و ڕاستاڵانەدا دەیەوێ خزمەتی ئێوە بکات و بەشێک لەو جوانیەتان پێشکەش بکە. گروپی بێخۆت ئەم شەو میوانی بەرنامەی خەڵوە دەبن تاوەکو بە دەنگە خۆشەکەی خۆیان بەشێک لەو جوانیە بۆ ئێوەی عزیز و خۆشەویست بگوازنەوە. تابان بەرنامەکەش خاڵی نییە لە دەست و پەنجە ناسکەکانی هەریەک لە کاکە سەهەند و کاک ئەحمەد و کاک ڕاستان وەکو سێ دەڤژەنی خۆشەویستی ئامادەبووی نێو بەرنامەکە. من جارێکی تر شعرەکەی مەولەویان پێ بۆ دەڵێمەوە کە دەفەرمێ قەزای پەنجەکەت دەک لە من کەفێ خەیلێ عاجزم سالێ دەدەفێ. خۆشەویستان بەدڵ بە خێراتنتانەکەم زۆر زۆر بەخێر بێن کاک سەهەندیان کاک ڕاستان کاک ئەلەند و کاک محەممەد و کاک ئەحمەد زۆر بەخێر بێن. پێم خۆشە قسەیەک وەکو جەنابتان گروپی بێخۆت جارە ئەم قەسیدە جوانەی نالی بەم هەموو وەستاکاری و ڕەوانبێژی و لێزانیی خۆیەوە کە بەڕاستی مرۆڤ ئەوەی کە هێمنی موکریانیاڵێ من هەر لە موکریانەوە تا بەغاو کوردستان کەسم وەکو مەسعود محەممەد نەدیتوە شارەزای نالی بێ کەچی مەسعود دەڵێ بەڕاستی منیش لە ئاستینالیا هێشتا کۆڵەوارم. پێم خۆشە بزانم ئەمە چۆن بوو کە ئێوە ئەمەتان هەڵبژاردوو ئەم شەو پێشکەشی ئێمە و بینەریەکەن. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وصحبه ومن والاه. پێشکی خۆمان زۆر بە خۆشحاڵە زانین کە لە خزمەتە و بیسەر و بینەرە خۆشەویستیان و ئاتوینێتە خزمەت جەناب کاک ریاضیان زۆر گەورە بووین بۆی کە لە خزمەتان نابین و پاش ئەوە سوپاسی خۆیەکەم کە بەڕاستی ئێمەی لەسەر ئەم خوان و ئەم وەکوڵێ نەعتخوانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەمەی کۆ کردوتەوە. بەڕاستی هەرچەند ئێمە سوپاسی خۆی گەورەکەین لەسەر نیعمەتی ئیمان و ئیسلام و لە پاشانە کۆکردنەوەی ئەم هەموو برا چاکە لە دەوری یەک بۆ مەبەستێکی مبارەک هەرکەمە بۆ لە بەرەوەی کە ئەتوانم بڵێم مەجالیس زۆرن هەر لەم دەقیقە ئێمە دانیشتین کە هەزارەها و ملیۆنەها مەجالیسن بەڵام کە من ئەو مەجالیسانەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە وەسفیان ئافەرمێ کۆمەڵێک مەلائیکە هەن بەسەر ئاسمانی دنیا ئەگەڕێن لە هەر شوێنێکا ببینن مەجلیسی خێر و مەجلیسی زیکرە دا ئەبەزن ڕەحمەت و بەرەکەت دا ئەبەزن و ئەم مەجلیسی زیکرەی کە ئێمە لەناو خۆمانە باسی خۆ باسی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەکەین ئەوان لە خزمەت کۆمەڵی مەلائیکەی تر خوای گەورە باسی ئەماکە وێ بەڕاستی ئەمە شەرەفێکی زۆر زۆر گەورەیە. و پاش ئەوە بۆ شعرەکەی مامۆستا نالی کە فەرمووت زۆر جارێمە لە بینی خۆمانە بە تایبەت من و کاگەڵەن کە باسی شعرەکانەکەین تەعەجوبەکەین لەوەی کە ئەڵێن ئەم وشانە ئەوەندە جوان هۆنراونەتەوە بە دەردی خۆدوتە ئەم هەموو چاکاری و ئەم هەموو ڕەوانبێژی تیا کراوە ئێمە ئەگەر بمانێ بە تەنیا بە قسەی سادە نەک بە شعر
ینی من هەر بە قسەی سادە بڵێم ئەی خوایە یا من چەنە خەجاڵەت و ڕووزەردم کە نەهاتوم بۆ مەکە و مەدینە تەماشاکە بە تەواوی ناتوانم ئەو ئامانجە بگەێنم کە ئەمێ بڵێم بەڵام ئەمان هاتوون بە شێوەیەکی زۆر جوان بە شعردایان ڕشتووە سەروا و قافیەیان بۆ داناوە ڕەوانبێژیان تیا وەکوەڵە سەلماندووە پێم وابێ هەر نالیە فەرمێ هەچ کەسێ نادان نەبێ خۆی تاالبی مانا دەکات مەبەستەکە لەوە چییە؟ پێم وایە لەو کاتەیە هجوومێک لەسەر کورد بووە وەکو کوردووە وەکو فازم نەڵێ خۆ کوردیە هەر کەسێ نادان نەبێ خۆی تاالبی مانا دەکەن قسەکە لەسەر چییە ئەوەیە کاڵێ پێم وایە هجوومێک لەسەر ئەوەیە کە لەسەر کورد و لەسەر شاعیرانی کوردەکاڵێن وڵا ئەویان پێ نییە بەڵام ئەم لە بەرامبەر ئەمە فەرمێ ینی لە مەدحی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەتوانین بڵین شاعیرانی کورد هیچێکیان لە شاعیرانی عەرەب کەمتر نییە ینی ئەگەر ئەم قسەیە بکەین ئەتوانین بڵین ڕاستە هەڵە نییە ڕاستە بە تایبەت تۆ سەیرەکەیت نالی شعری وای هەیە وەکوڵ هەر بە خەیاڵاتیشە نایە موشانە مەحوی قەسیدەی بەحری نووری هەیە لە بەرامبەر بوردەی عەرەبیە بۆیە بەڕاستی کاتێکە باسی نالی و مەحویەکەین بە تایبەت طبعا شاعرە بەڕێزەکانی تریش ئەو هەموو شاعرە خۆشەویستە بەڵام ئەم دوو شخصیەتە بارزە لە وەسفی پێغمبەری خوا صلی الله علیه وسلم زیاتر قاڵتر و قوڵتر بوونەتەوە و لەمانیش زیاتر بۆ وەسفی پێغمبەری خوا صلی الله علیه وسلم بە تایبەت جەنابی بەخودا ڕەحمەتی خوایان لێبێ هەر بۆیە ئێمەش گروپەکەمان ناوی بەخودا بەڕاستی پێم خۆشە شیاوی هەڵگرتنی نازناوی شاعیرەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم بێگومان مەلا مەحمودی مفتی ڕەحمەتی خوای لێبێ لەم شەوە پیرۆزەی ڕەمەزانە درود و سڵاو نێرین بۆ گیانی پاکی خی گەورە لێیان خۆش بەست دەرەجاتیان عالیگازا پێم خۆشە وەکۆڵە درێژەی قسەکانم بخێنە خزمەت کاگەلەند و کاک ئەلەندی خۆشەویست ریاضیان سلام علیکم وعلیکم السلام عزیز خۆشحاڵ بین لە خزمەتانە خواست منی ژەروەها لەکە محەممەدیش بۆ من نێشتەوە هەموو قسەکانی وت پێش بەرنامەکە قسەمان کردبێکەوە ئەو شارێکی سا خوێنمان دووسێ بێتی تیا بوو ڕاستی سەرنجم نایبوو بەس دەوتم کاک ریاضم پیاوە چی وتەوە خاتی خوا ئەم قسانە چیە کردوێتی ماشەڵڵا نالی بەڕاستی ئیتر کەس ناگاتە نالی ینی نالی داهێنەرە نالی وەکوڵێ خاوەنی قوتابخانەیەکە تر هەرچی شاعیر لە دوای خۆی هەیە قوتابخانەکەی نالین وا دیارە نالی تەبەن هەر بەڕاستی ئێستا سەرچاوەیەک هاتووە بە عەرەبی باسی بەڕاستی دەربەدەری و مەشەقەت و ئازارەکانی نالیەکە ئەنی نالی ئەوەی کە ئێستێمە پێمان وایە پادشای هەر خۆیڵێ پادشای سێ مڵکە و دیوانی هەیە کورد و فارس و عەرەبم هەرسێ بە دەفتەر گرتووە لە سەردەمی خۆیان زۆر چەرمەسەری چەشتووە هەر لە سەردەمی بابانەکان بترازێک کە ئەشچێتە ئەستەمبول دوایە چێتە مەدینە و مەکە وا دیارە لێرە ئیتر نالی بەنیازە بگەڕێتەوە بەرەو خاکی ڕۆم بەرەو ئەستەمبول دەیەوێ بۆ نمونە مەکە و مەدینە بەجێ بهێڵێ لێرەدا عیرفانێکی ئەوەی کە ئیقباڵی لاهوریە فەرمێ عیرفانی جوامێرانە وەکوڵێ مفتە نەخۆری و بەلاژ نەخۆری و پاڵ نەدانەوە نالی دەڵێ من بەڵێ ئەمەوێ خواناسێکی ڕازگۆ بم بەڵام نامێ وەکو لێم حرامە دانە و ئابی حەماماتی حرەم من کە بازی دیدە بازم نەک شەوارەی دەستەمەم جا تەمان قسەکانت بکە جەنابەت پاشترەگە پێویستی کرد هەندێ هەر تیشکێکە خەینە سەر ناوەڕۆک و گرنگی ئەم شیعرە پڕ لە ڕەوان بێژیە جوانەی نالی طبعا کاک ریاض گەورەترین کێشە لە عالەمە قسەیەکی ئەڵێن تا 2050 تەنها 3 زمان لە زمانە زیندوەکانە مێنەوە لە عالەمە زمانەکانی تر نامێن ئیشکالێکی زۆر گەورەیە ئێمە زمانە دەوڵەمەنە کوردیەمان هەیە ئەسڵان کۆمەڵە وشەی ئەمە هەر لی تێناگەین لەبەر ئەم شانە بەکار ناهێنرن و گرنگی ژین بەلامانە ڕاستی بەڵام کاتێک تێکەڵ ئەم شعرانە نابی و کاتێک گوێ لەم شعرانە ناگرێ ئەم شعرانە خوێنیتەوانێ ئەنجا زۆر بەلاتۆ مهمە کە بزانی ئەم وشانە معنایان چییە ینی بەڕای من و بەڕای زۆربەی زمان ناسانی ژانی من ڕۆکو لەوانەوە قسەی وەرگرتووە زیندوکردنەوەی شعری کلاسیک یەکێکە لە ئەرکە گرنگەکان یعنی کۆمەڵە کەس دەستن بەم شتە یعنی گرنا زمانی کوردیمان لە ناوچێ وشەکانمان لە ناوچێ ئەم شعرانە گرنگی تایبەتی خۆیان ڕاستە بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەو جیاوازە بەڵام زمانی کوردیشان پاراست ینی پارێزەرێکی زۆر گرنگن بۆ زمانەکە زمانەکان نیشتەوە ئەنی ئەمە لە شەرع هەر یەکێک لە علمەکان متنێکیان بۆ داناوە بۆی علمەکە نەفەوتێ بۆی بە ئاسانی لەبەرکرێ ئەم قسانەش کراون بە شعر ینی بۆی لەبەرکرێن و بۆی بەکاربێنێن و لەناو فەرەنگی قسەی خەڵکا بمێنێتەوە ڕاستی ئەم قسانە بۆیە ئەم شعرە کلاسیکیانە هەر شعرێ بێ یعنی پارێزەرێکی زۆر گرنگن بۆ زمانی کوردی بەڕاستی ئەمە هەوڵمان ناو لە گروپی خۆ تا بتوانین شعرە کوردیەکان بکەینەوە بە مەدح زۆر جار کە شعرێکی عەربی بیستین زۆر دەگمەنە شعری عەربی بکەینەوە بە مەدح یعنی خۆمانین هەموو ئەو شعرانی کە کوردین و خۆمان حەزمان پێیانە ئەو شعرە کوردیانە هێنینەوانێ
نەک شعری عەرەبییان شعری فارسی بێنین باوەڕ ناکەم تا ئێستا مەتی فارسیمان وتە بێ دەستان خۆش هەر ئەلەسە کوردی تۆزە تعسوبان بۆ کورد زۆر انشاءالله تعسب نییە و ئیتر دەستان خۆش بێ جێی شانازین بەڕاستی زۆر سوپاس کاک ڕێزگیان یاخوا سەلامەتی قوربان بۆ ئەوەی بینەر تەبان وا ڕێککەوتین لەگەڵ گروپی بێخودا ئەوان بە سەوتە خۆشەکەی خۆیان وەکۆڵێ ڕەونەقێکی زیاتر بە شارەکە بدەن و ئەوەشی کە پێویست بکەم تەبان ڕووزەردی هەمیشە لە شەرم و لە ترسەوە ئینسان ئەوەی کە مەحوی ئەڵێ لە ڕووسوری عیبادت لام و ڕووزەردی خەجاڵت مام بە ناوی سێوی ناوم باخەوان و من بەهەیەگرم خدا وای دانابوو من وەکو سێوێکی لاسوور و جوان لە پای عیبادەت و خواناسیەکانما سوور بم بەڵام من لە تاو ئەوەی کەلامدا لە شەریعات وە خراپەکانیم کرد ئێستا ڕووزەرد و شەرمەزار ماوم بزانم بەرهەمی دووەمتان چییە گەندێ قسەی لەسەر بکەی پاشتر ئەچینە خزمەتی بەرەمەکە لە خزمەتی مامۆستا نالیا بین زۆر باشە شارێکیە فەرمی هەرچەندە کە عمری خزر و جامی جەمد بوو انشاءالله شعرەتان بۆ خوێنین لەگەڵ مەدحێکا لەگەڵەوە زۆر باشە خۆشحاڵە بم فەرموون هەرچەندە کە عمری خزر و جامی جەمد بوو چونکە ئەمەلت زۆرە چ عمرێکی کەمت بوو ئەی جامیعی دنیا قیامەت بە خەیاڵات ئەو ڕۆژە کە مردی نە ئەوت بوو نە ئەمت بوو بێزارە لە تۆی ئێستا هەما خۆشی عەدووتە دنیا 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 کە دوێنێ حرەمی محتەرەمت بوو ئەمان 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 دوێنێ چی بوو دەتدا بە زومان لافی کەرامەت دوێنێ چی بوو دەتدا بە زوبان لافی کەرامەت ئەمڕۆ نەدەمت بوو نەدەمت بوو نەدەمت بوو عمرت نەفەسێکی کە هەموو عالەمی دێنا بمرا لە غەمیدا کە هەموو سەرفی غەمت بوو وەک شەڵتەپەیین گەه پڕ و گەه خاڵیە بەتنێت سەموو ئەمەلەت باعیسی نەفس و شکەمت بوو نالی نالی چیەوە میسلی جوعەل غەرقی شیاکەی ئەمان ئەمان ئەیاوان نالی چیەوە میسلی جوعەل غەرقی شیاکەی خۆتۆ بە حیسابێ وەکو پەروانە شەمد بوو بەمەستی شۆهرە نابیتە نەگەیتە مەستە بەی خەممە مەدەد بگرە لە عیشوەی چاوەکانی حەزرەتی دڵدار
خلافي عشق عجب خۆپەرستی و کیبر و عیب و یار لەگەڵ دەستی مەلاڕێنا کەوێ زوناری زولفیە وەکو شەیخێتی یاری مەزهەبی تەرسانەکەم چی بکەم فەدای ڕوخسا یاری حاڵت بم دەڵێی خورشیدی تابانە بەڵا گەردانی باڵات بم وەکو شمشادی وستانە بەڵا گەردانی باڵات بم وەکو شمشادی وستانە نیساری ڕێی کە 300 گاو هەری یەکتانەکەم چی بکەم بە شەمسێ مانگی دڵ پڕشۆ لەوەی ئیحلانەکەم چی بکەم بە نووری بادەکەشفی زوڵمەتی تەقوانەکەم چی بکەم بە شەمعێکی وەها چاری شەوێکی وانەکەم چی بکەم فەدات بم یا ڕەسوول الله تۆ مەستی لە نووری خوا لە بەرجی لێم نەزەر ناکەین باشقی تۆ دەناڵێنێ لە عشقی تۆ دەناڵێنێ دەفی دەروێش و ناڵێنەی گیان دەفی دەروێش و ناڵێنەی ڕەفێقی هەم دەمم ئاها شەرابی عێشرەتم دەمعە غوڵامی سووتن و تاوە نەوەم پەروانە و شەمعە لە تەعنەی ناکەسان بیستن عقولم قاسیر السەمعە لەسەر تۆم دوژمنە دنیا تەزیەم مایانی عولجەمعە کە تەرکی تۆ نەکەم تەرکی هەموو دنیایانەکەم چی بکەم فەدات بم یا ڕەسوول الله تۆ مەستی لە نووری خوا لە بەرجی لێم نەزەر ناکەی باشقی تۆ دەناڵێنێ لە عشقی تۆ دەناڵێنێ دەفی دەروێش و ناڵێنەی ئای دەفی دەروێش و ناڵێنەی دڵم پڕماینە تا شادیم غەمی دووری لە پێی سەریا وصالم وسوسەی هیجرا خەیاڵم عیشقی تۆ بەریا فیدای سایەی هومایەکەم کە عالەم شێتی سێبەریا لە چاوانم نەما بۆ گر یەنۆبەی ساج دەبەر دەریا سیا ساڵم نەبارە نوێژی ئیستیسقانەکەم چی بکەم فەدات بم یا ڕەسوول الله تۆ مەستی لە نووری خوا لە بەرجی لێم نەزەر ناکەی باشقی تۆ دەناڵێنێ لە عشقی تۆ دەناڵێنێ دەفی دەروێش و ناڵێنەی گیان دەفی دەروێش و ناڵێنەی
دەستان خۆش بێ دەنگتان هەر گەش و خۆش بێ سەلامت بی یا ڕەبی کاک. درود بۆ هەم مەحوی و هەمە شاعیرەش کە پێنج خشتەکێکی لەسەر شاری مەحوی وتووەم لەسەر نالی تەمەەن نالی لەو ئەوەی لە سەرتاوە مەقامەکە کەوتتان چەندەکە عمری خزر و تەمان کۆمەڵێ شت دەهێنێتەوە کە لافی کەرامەت لێدان و ئەمەلی زۆر بە دنیا و وابەستە بوون بە دنیا و وەکوڵێ تەنانە دەڵێ ڕۆژ و شتەکانیشت سەوم و ئەمەلەکانیشت هەر بۆ خۆپەرستین لە ئاخریەوە یەک بەیتی من ئاماژەیەک پێدەمەڵێ نالی چییەوە میسلی جوعەل غەرقی شیاکەی خۆ تۆ بە حسابی وەکو پەروانە شەمت بوو جوعەل قالۆنچەیەکمان هەیە زۆر جا دوور بێت لە ڕووی جەنابتان و بینەران گوخلێنکەی پێڵێن پیسایی مانگا کۆ دەکاتەوە و خریدەوە تەمان ئەڵێن ئەوە گرای خۆی تیادانێ با لە شوێنێکی دوور بە شێوازێ پاڵی پێوە دەنێ دەڵێت تۆ ئەم هەموو شتانی کە بە دەوری خۆتدا دروست کردووە وەکو ئەمە وایە ینی دنیا لە چاوی نالیەوە دەبێتە ئەم شتە بێبایەخە ینی هیچ ئەمەلێک هیچ سوودێک هیچ داهاتوویەکی تیا سەوز نابێت دەڵێ تۆ بۆچی لە نێو ئەم پیسایە خۆت غەرق کردووە نالی چییەوە میسلی جوعەل غەرقی شیاکەی خۆ تۆ بە حسابی وەکو پەروانە شەمت و خۆ تۆ ئەوەی کە ئەبوایە وەکو پەروانەیە لە دەوری شەمعی حەقیقەتی خوا و پێغەمبەر صلی الله علیه وسلم هەمیشە بەهاتی تایە و بڕۆشتی تایە ینی ئینسان کە نورێکی هەبوو پەروانەوەی کە مەحوێڵێ کەسێ واریسمە وەک من بێ لە عشقا خۆ بسووتێنێ ینی ئەبێ ئینسان بەس چاوی لە حەقیقەت و لە نوری خوا و خۆشەویستی خوا و پێغەمبەر بێ بەس ئەڵێ نالی تۆ نابێ خەریخی ئەم شتانە بی کە بەڕاستی هیچ کەڵکو و سوودێکیان بۆت نییە یاخوا دەستان خۆش بێ دەستی ئەوەش خۆش بێ ماشەڵڵا بەڕاستی بەرنامەکەتان ڕازاندۆتەوە لەوەچێ بینەریش و خۆشم و خۆشتان هەر حەستان لە دەنگە خۆشەکە بێ ینی حەزمان لەوە بێ کە هەر بەرهەمەکان زیاتر قسەی کەم ئەم شەو قسەی زۆر کەمیتیا بێ بزانم کاک محەممەد بەرهەمی داهاتوتان دوای ئەمە چییە و ئەگاماژەیەکی پێ بکەی پاشتیش طبعا ئەم بەرهەمەی داهاتوومان تەسەورەکەم زۆرێک لە ئەوەی کە وەکڵە کورد زمانی خۆمان ئەم شعرەی بیست بێ ئەی ساحەدی سەد جەنەت دەشتی عەرەبوستانت نادەم بە هەزار گوڵشەن یەک غاری مغەیلانت جا ئەمە بەڵێ قوربان جا زۆرێک لە خۆمان وەکو لای خۆمان کە ئەی خوێنن بە لەحنێکی خوێنن ئەی ساحەتی سەد جەنەت دەشتی عەرەبوستانت ئێمە دامان ناوە بە لەحنێکی تر بیخوێنین جای ئەوی تریان ڕاستەکە تەوان با سپرایز بێ بە ئەمیان سپرایز بێشە لە خزمەتان نایخوێنین ئەڵام پێش تقریبا پێم وابێ لەوچێ بەرەو کۆتاییەکەی بچین تۆ ئەم شیعرە بزانم سەرنجی خۆت لەسەر ئەم شیعرە جوانە ینی بەڕاستیەکێکە لە شیعرە زۆر بە سۆزەکانی بێخود لە ئاخریشەوە دەفەرمێ بێخود چیە یا حەسان جبری لەسەر قورئانی نوعیوتی تۆ ختمی بە بەشەر نایە بێخود چیە یا حەسان جبری لە سەناخوان لەگەڵ ئەم هەموو سۆزە جوانە دەڵێ بێخود و حەسانیش کە هەردووکیان بە شاعیری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ناو دێرکراون و ناویان ڕۆشتووە ئەلێ تەنانە ئەم دوانەش ناتوانن نەعەتی ختمی وەکوڵێ وەسفی تۆ بکەن ینی پێم خۆشە سەرنجی جەنابەت وەکۆی کە قوربان ئەمە تەنها لەسەر دوودێڕی ئەوەڵ کە وەکو سەربەیت باسکراوە دەست تەنها لەسەر ئەوە دوێم وەکۆڵێ باقیەکەی تر هەمومان ئەبێلی تێبگەین ئەڵێ ئەی ساحەتی سەد جەنەت ئەی ئەو کەسەی خاوەنی سەدەها جەنەتی سەدەها بەهەشتی دەشتی عەرەبوستانت ئەو دەشتی عەرەبوستانەی تۆ کە تەبعەن وەکو ئەڵێ هەرچی سەوزایی بێلی نییە بۆر گوشک و برنگ جوانترین گوڵیان درکە ئەڵێ نادەم بە هەزار گوڵشەن یعنی ئەگەر یەک ئەو دەشتی عەرەبوستانەی تۆ نادەم بە هەزار گوڵشەن واتە هەزارەها گوڵشەن تەوان ئێستا ئێمە گایەکی سەوزە گوڵشەن واتە ئەو شوێنەی کە گوڵی لێ واتە مەجموعەیە گوڵزار بالفعل نادەم بە هەزار گوڵشەن یەک خاری مغەیلانت خاری مغەیلان پێم وایە ئەڵێن یەک درکە ئەو درکەیە کە لە سەحرا هەیە خۆی تەوان ئەڵێ سەد جەنەت ناگۆڕمەوە بە دەشتی عەرەبستانەکەی خۆ بەڵێ
تەمەنەڵێت تۆ هەر خۆت 100 جەنەتی ڕازاوی لەوە لە دووە میشاڵە نادەم بە 1000 گوڵشن یەک خاریمەوە ئەو ئەڵێ وەختی خۆی تەمەنالی لە قەسیدە بەناوبانکەی خۆشیایڵێ ئەڵێ ئەم دڕکی مغەیلانە ئەوەندە وەکو ئەڵێ لەسەر ڕێگەکان بەربڵاوە مێزر و جلی سۆفیەکان ئەدرێڵێ بێت تۆ بەڕووتیانی بەبێ کەش و فشی جەستەیی بڕۆی بۆ خزمەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم چونکە ئەم دڕکە وەکو ئێستیعلاماتی دەرگای پێغەمبەر وایە صلی الله علیه و سلم ئینسانی بە فیز و تەکەبور بۆی نییە بڕوە بۆیە دڕکە مغەیلانەکە لێ هەموو مرۆڤێ بۆ نابچێ ئیلا نابێ بیگرێ ینی دەڵێ من ئەم دڕکە ناگۆڕمەوە بە 1000 گوڵشەنێک کە لە وڵاتانی ترا لە شوێنی ترا هەبێ زۆر ڕاست جا ئەوە بێخودە و ڕەحمەتی خوای لێبێ و خۆی گەورە یارمەتیمان بە ئەو خۆشەویستی کە ئەوان لە دڵیانە بۆ خوا بۆ پێغەمبەری خوا هەبوو صلی الله علیه و سلم ئێمەش بتوانین ئەگەرچی وەکو ئەوان بڕوا ناکەم دەرچین بەڵام هەوڵ بین بە ڕێگەکەی ئەوانە بڕۆین بۆ خۆشەویستیەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەگەڵ خوای گەورە تۆن خوا ئەنجا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم و ئینشاءالله سێمە ئەوتان پێشکەشەکەین بە هیوایەوە کە ئینشاءالله خۆشەویستان بەدڵیان بێ ئینشاءالله خۆشحاڵە بین. أي ساحتي صد جنات داشتي عرب بستانت ندم بها زرق شان يك غارم غيلانت أي ساحتي صد جنات داشتي عرب بستانت ندم بها زرق شان يك غارم غيلانت ولا لاي نعمان دغدار دل جرق ولا لاي نعمان دغدار دل جرق دغدار دل جرق ولا لاي نعمان أي ساحتي صد جنات داشتي عرب بستانت ندم بها زرق شان يك غارم غيلان ببرتاوي رخسار تاريك دلي حربان ببرتاوي رخسار تاريك دلي حربان بمسر يا بنوينا خورشيدي درخشانت أي ساحتي صد جنات داشتي عرب بستانت ندم بها زرق شان كريم غيلانت وسروي خرمانت وقمري دانالين وسروي خرمانت وقمري دانالين وقمري دانالين وقمري دانالين بوسروي خرمان أي ساحتي صد جنات داشتي عرب بستانت ندم بها زرق الشان يا غريم غيلان ندم زرق الشان يا خريم غيلان عقل غيراتي بردهم ناش أي قداحي تاوت عقل غيراتي بردهم ناش أي قداحي تاوت بيوندي هاوي كردهم داي زلفي باريشانت أي ساحتي صد جنات داشتي عرب بستانت ندم بها زرق شان
ئاوی دڵ و جانە هێزی دەسیمانە عەسایی خاتیبانەیە شمشێری خوراسان أي ساحتي صد جنة داشتي عربستانت نادەم بە هەزار گوڵشان یەک خاریم و غەیرانت توسی درانشین بازی صاحبی صد إعجازي پیغمبری ممتازی دستی منو دامانت قرآنی نو اوتی تو ختمی بابا شرنایا به خودشیا یا حسن جبريل سان اخوانت ای ساحتي صد جنات داشتي عربستانت نادم بها زرگوشان یک خاریم و غیلانت نادم بها زرگوشان یک خاریم و غیلانت یاخوا دەستان خۆش بێ دەنگتان هەمیشە خۆش بێ قوربان تەبەن حیربا لە یەک کۆپلەی شێعرەکە خۆرپەرستە حیربا باڵندەیەکمان هەیە شەمشەمەکوێرە چەند ڕقی لە خۆرە ئەم ئەوەندە عاشقی خۆرە میشە چاوی لە خۆرە خۆری لێ ببڕێتە سەرگەردان و وەکۆڵێ سەر لێ شێواوە بێ و ناتوانێت هیچ بکەم تەبەن ڕوخساری پێغەمبەر صلی الله علیه و سلم بێ خود ئەچوێنێ بە خۆر ئەڵێ بێ پرتەوی ڕوخسارت تاریکە دڵی حیربام من وەکو حیربایەک وام ئەگەر تیشکی ڕووی نورینی وەکو خۆری تۆ نەبێی پێغەمبەر صلی الله علیه و سلم منیش وەکو حیربا سەرگەردان و سەر لێ شێوا و بێ ئاراستە و بێ سیراتی مستەقیمم واتە تۆ وەکو چەقوایت و ئێمە هەمومانە بێ بەرەو ڕووی تۆ بێن بەرەو ڕووی جوانی تۆ بەم زەڕەیە بنوێنە خورشیدی درەخشان زۆر جار عادەتەن ژن کە لە ماڵا گسگەدا تیشکی خۆر لە پەنجەرەوە دێتە ژوورەوە گەردیلەکان دەرەکەون ئەلێ بەبێ خۆری ڕووی تۆ من گەردیلەیەکم هەر دەرناکەوم وجودم نییە ینی وجودی من پەیوەستە بەبوونی تۆ وەکو شوێن کەوتویەکی تۆ یان وەکو ئەوەی کە خۆری ڕوخساری تۆ هەبێ اینجا گەردیلەی ئێمە دەرەکەوێت تەبان هەر ئەدەبیات زۆر دەڵێ کە ئێمە هەمومان گەردیلەیەکین سوپاسی پێغەمبەرەکەین صلی الله علیه و سلم کە بووە هۆی دەرکەوتنمانەگینا لە وەکوڵێ لە عەدەم و لە نەبوویە ئەماینەوە جا ئەمە زۆر بەلاوە جوان بوو حیرباکەش وتم با بینەر ئێوە خۆتان ئەزانن بەڵام وتم با بینەر باشتر لێ حاڵی بێ تەبەن کاتی بەرنامەکەم بەرەو تەواوبوونە چێ بەس من وەکوڵێ جارە هەر لێ ناگەڕێم ئەمەوێ شتێکی ترمان پێشکەشم بەس من خواحافیزی لە بینەرەکەم ئیتر وەکوڵێ فاتیحە و خاتیمەکەی با هەر ئێوە کرد بێتان یاخوا دەستان خۆش بێ دەست و پەنجەتان ماجەکەم دەفژەنەکان خی گەورەی وەش سەربەز کاک ئەلەنگیان کاک محەممەد کاک سەهەند و کاک ڕاستان و کاک ئەحمەد ئێوەش زۆر بەخێر بێن گەورەتان کردین و شەوەکەتان ڕازاندەوە خی گەورەبی کاتە شەوی زیکر و بە پاداشتیش ئینشاءالله بۆمان بنووسێ زۆر زۆر سپاسان بڵێ خۆشەویستان و ئازیزان بەرنامەی خەڵوەت ئەم جارە لەگەڵ گروپی بێخود بوو بە ئومێدی ئەوەی کە جێی ڕەزامەندی خی گەورە پاشانێوەی عزیز و خۆشەویست بوو بێ و منیش وێوەش گوێ بۆ کۆتا بەرهەمی ئەم گروپە خۆشەویستە دەگرین و پێکەوە ماڵ ئاواییان لێ دەکەین فەرموون أمان يا نبي أمان يا نبي أمان يا نبي هم معلومينم توي ترايجينم يا نبي في دايتو بروحي شيرينم يا نبي أمان يا نبي الله دڵێ بەیانی تۆن و
أمان يا نبي الله مالومين تويسر عيشينم يا نبي يا في دايتوبي روحي شيرينم يا نبي أمان يا نبي الله ساوي برواني بونا وسوان يا نبي ورقاك نوري بارك قدام يا نبي أمان يا نبي اللهم ظلمين تويتر عيشين يا نبي يا ففي دايتوبي روحي شيرين يا نبي أمان يا نبي الله لا جرقي جامي يا راني جاني يا نبي يا يمنا بهشتا قم بيتن يا نبي قمها بيتن يا لا انفرادي يا نبي لم جامعاتي خوشي دنيا يا نبي أمان يا نبي اللهم ظلمين تويتر عيشين يا نبي يا كافي دايتوبي روحي شيرين يا نبي أمان يا نبي الله هرلا سليماني تا مدينيتو يا نبي هرلا سليماني تا مدينيتو يا نبي صلوات وسلام ببو روضيتو يا نبي صلوات وسلام ببو روضيتو يا نبي يا نبي يا نبي اللهم ظلمين تويتر عيشين يا نبي يا وفي دايتوبي روحي شي